لە شاری هەولێر میوان بوو لە نێو کتێبخانەکەی بەڕێز پرۆفیسۆر دکتۆر یوسف حەمە ساڵح کە بەڕێزیان هەم نووسەرن و هەروەها مامۆستای زانکۆشن. پێکەوە بە یارمەتی هاوکارانم چاوپێکەوتنێکمان ئەنجامە دەربارەی کتێب و هەروەها کتێبخانەکەی بەڕێزیان. بینەرە بین و ئەگەڕێم وڵاتان. سڵاوتان لەبێ. پێڕستیم جارە لە شاری هەولێری خۆشەویستە. پێکەوە ئەبینە میوانی کتێبخانەی یەکێک لە نووسەر و هەروەها وەرگێڕ و هەروەها خوێنەرە هەرە دیارەکان کە لە نێو دنیای ئەدەبیایەکێکە لە ناوە درەوشاوە و هەروەها گەشەکان و لەگەڵەوە شایەکێکە لەو مامۆستایانەی زانکۆ کە لە دامەزرانی بەشی دەروونزانی لە زانکۆی سەلاحەدین لە شاری هەولێر و دواتریش بەشداری کردووە لەکردنەوەی ئەم بەشە لە بەشێکی زۆر لە زانکۆکانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ پێکەوە ئەبینە میوانی کتێبخانە و کتێبەکانی بەڕێز پرۆفیسۆر دکتۆر یوسف حەمە ساڵح مستەفا. دکتۆر گیان سڵاوت لێ پێم کاتت باش بێ. سپاس سڵاو لە بەڕێزیشت و سڵاو لە ستافی کورسات بەخێرمێن سەرچاو. زۆر سپاس بۆ تۆ. اینجا پێکەوە ئەگەڕێنەوە ئەمڕۆ بۆ سەرەتای خوێندنەوە و کتێب، چکازانم کتێب هاوڕەیەکی بەردەوامی تۆیە و یەک بە یەک دیارەکان و هەموو ئەو بابەتانەی کە ئەنووسرێن بە تایبەتیش بە زمانی عەرەبی هاوڕەیەکی بەردەوامی تۆن بە درێژای قۆناغی ژیانی تۆ. بیرتە یەکەم کتێب ساڵی چەند خوێنتەوە کەی بوو؟ من لە ڕاستیە بێگومان بیرمە، بەس ئەتوانم بڵێ بخوێندنەوە کە لە سەرەتاوە دەستم پێکرد. ئێمە لەبەرەوەی لە بەغا ژیا بووین لە مجلەکانەوە دەستم پێکرد ڕاستێکی و مجلەکان سەرنجیان ڕاکێشام هەندێشتی خۆشی تیا بوو بە تایبەتی مجلەی فوکاها و متەفەرج دوو مجلەشتی باشی تیا بوو باسی مەسائلی نوکتە و سیاست و وەزعی خەڵقەکە بە شێوەیەکی گشتی ئەمە ڕاکێشام بەڕاستی بۆ جیهانی خوێندنەوە. من بەبیرم نییە یەکەمین کتێب کە خوێنومەتەوە بەجددی لە پۆلی یەک بووم کە ئەو کاتە لە متەوەستەی بابم لە حەلە ساڵی 68 بوو. ئەوەی با بڵێن تاوان و سزای دستیۆفسکی ڕاستەکەیەوە سەرەتایی خوێندنەوەم بوو بۆ ئەجا دوای ئەوە من ڕاستەکەی زۆر هین نەبووم، ینی تازە دەستم پێکرد بوو، زۆر لە بابەتەکە تێ ناگەشتم. دوای 4 ساڵی جارێک تر خوێنمەوە بەڕاستی زۆر تێگەیشتم و تکاری تر دەسەرم و وای لێکردم پاڵی پێوەنام زیاتر بەرەو جیهانی دیسیۆفسکی بڕۆم. اینجا دوای دیسیۆفسکی هاتمە سەر کتێبە عەرەبیەکانی تر، تۆفیق الحەکیم، عودەت الوعی یەکێکە لە مەسرحەکان بەڕاستی بەدڵم بوو، کتێبێکی بچووک بوو بەڵام بۆ من زۆر خۆش بوو ئەو کاتە. ئەیتر دانەبڕام، یانی لە 68ەوە ئەتوانم بڵێم تا ئیمڕۆ بەردەوامم لە خوێندنەوە و دانەبڕاوم و دوای ئەوەشتی دەستم کرد بە لە پێشە هەشتێکم دەزەکە و دەمخوێنەوە. جا دوای دەستم کرد بە بژاردەکانی خۆم کە ئەو کتێبانی کە خۆم زیاتر خولیایم و ئەو معریفانی کە خۆم بە دوایە ئەگەڕێم زیاتر ڕاستەکەی. جامێ بڵێم دکتۆر یوسف خاوەنی کۆمەڵی کتێبی زۆر زۆر دەگمەنە. جا من هەمیشە دکتۆر حەزم زۆر بەم جۆرە وەرەقانەیە کە ڕەنگێکی زۆر تایبەتیانە و کتێبانە زۆر زۆر دێرینن، دڵنیام کە هەر یەکەیان زۆر خۆشەویستن لە لای تۆ. بەبزانم چەند کتێبت هەبوو کە بڕیارت یا کتێبخانە دروستکەی؟ چەند کتێبم هەبوو؟ بەڵێ وا بزانم لە دە کتێب تێپەڕی ناکرد. لە پێشە ئێمە لەبەرەوەی با بڵێن لە خێزانێکی کەم دەرامەت بووین، بەڵام هەر داوای هەر کتێبێکم کردایە لە باوکم بۆیە هێنام. ڕاستەکەی ماوەیەک یەکێ لە برادەرەکانم زۆر وەسفی ڕۆمانەکانی چیرۆکەکانیان نووسینەکانی مستەفا لەطفی مەنفەلوتیە کرد. باوکم بە کارتۆن تقریبەن 15 کتێبی ئەوی بۆ هێنام، لەوە دەستم پێکرد ڕاستێکی. ئیتر نەظەرات و عەبەرات و ماجیدولین و مەجموعەیەک زۆر لەگەڵیا زۆر ئینسیجاممە کرد، پێکەنیمە گریام لەوە دەستم پێکرد ڕاستەکەی. و ئیتر میوانیشمانە هات، میوانەکانیش زیاتر خوێنەوار بوون و
هەمویان لە خەیاڵمانەوە ئەوانە وەکو هاوڕێی من بوابوون و وەکو مامۆستای منی جوابوون لەبەرەوە کتێبیانانی لەگەڵ خۆیانە کە کتێبیانانی بەڕاستی فزوڵی گرتم کتێبا بێ بخوێنمەوە شەرمیش مەکرد پێی بڵێم داینێ لەبەرەوە عنوانی کتێبەکەم ئەنووسی بۆ باوکم و بۆی ئەکڕین اینجا دوایەوە خۆم دەستم پێکرد بە کڕین و کۆکردنەوەی کتێبەکان و خوێندنەوە. پارەت کۆ کردوتەوە بۆ کڕینی یەک کتێب؟ بەڵێ پارەت کۆ کردوتەوە بۆ کڕینی یەک کتێب؟ من ئەزانی چییە؟ من مشکلەی من پارە ئەگەر ئەو کاتە هەبوایە تەنها بۆ کتێب بوو. ڕاستەکەی زۆر کەس هەیە ئەوە ئاڵێت و بەتەکی ڕاستگوۆنم من یەکێکم لەو کەسانی کە ممکنە بە ساڵێک کلاسێکم نەبوو بەڵام بە ساڵێک ئەمتوانی 6 کتێب بکڕم و چاویشم لە هەندێک کتێب هەبوو زۆر گران بوو حەزیش مەکرد بیکڕم حەزیشم ناکرد زۆر زەخت بکەم بەسەر باوکم ئیتر ئەوانەی کە دەستمەکەوت لەلایەن باوکم و مام و ئەوانەی کە بەسەرەن جێژنانیان یامێ کۆمە کردەوە مەسەن ئەم کتێبە بۆ نمونە ئەمە زۆرم حەزە کرد هەن بێت ڕاستێکی الموسوعة الفلسفية زۆر جوانیش پاراستوتە بەڵێ ئەمە پاراستومە و ئەمە ئۆزانم 72 بۆ 73 بوو کڕیم لەبەرەوەی من مەکتەبەکەم لە بەغا لەسەر شەقامی ڕەشید بوو لای متەنەبی بوو بەتەنیش متەنەبیەوە و هەمووشی کتێبخانە بوو کە هاتمەوە بۆ مەکتەب هاتم بۆ مەکتەب بە مەکتەبەکانە ڕۆشتم و کتێبی سەرجادە دایان نابوو یعنی هەندێکی هەرزان بوو ئەمە زۆر گران بوو ئەمە کاتی خۆی داوای 3 دیناری 3 دینار بۆ من زۆر بوو ڕاستێکی عەلا کولن کۆم کردەوە پیاوەکە ئەوەنم ئیزعاج کردبوو ئەوەنم معاملە کردبوو ڕۆژ دازان لەوانەیە بە هەرزانتریانی ئیتر هەستمە کرد ئەمە دەستکەوت دنیاهی منە چونکە بەڕاستی ئەمە منی خستە ناو جیهانی معریفەوە جیهانی فکرەوە بەتاواتی و منی خستە ناو جیهانی فەلسفەوە ئاشنای کردم بە کۆمەڵێ لەو فەیلسوفانەی کە من هەندێکی نەمەناسین و هەندێکی ئاشنایان بووم و شارەزایان بووم و بە دوای کتێبەکانیان ئەگەڕم کەواتە ئەمە لای من یەکێکە لەو کتێبانەی دەواازەیەک بوو بۆ جیهانە معریفەکەی کە من بە دوای ئەگەڕم. کام کتێبە زۆرترین جار خوێندووتەوە لێرە لە بەردەم ئێمە هەیە خود لە ناو کتێبخانەکەتە ئەو کتێبی کە زۆر جار خوێندووتەوە؟ من بەس قۆناغەکانە بەپە لە پێ بڵێم ئەوانەی کە قۆناغی یەکەم قۆناغێکی هەرمەشی بووە بەڕاستی ئیتر چیم دەستکەوتووە بە تایبەتی ئەوانەی نەجیب مەحفوظ ئەوانەی هەندێک لە نووسەرە عەرەبەکان سەلام و موسا بەڕاستی زۆر کاری تێکردم و زۆر هاندەرم بوو کاتی خۆی بۆ خوێندنەوەی کتێب بە تایبەتی لە ڕێگای یەکێ لە کتێبەکانی کە ئێستا فەوتاوە لای من هاولا عەلەمونی ئەوانەی کە فێریان کردم ڕاستیەکەی ئەمە قۆناغی دووهەم ئەمە قۆناغی سەرەتایی بوو لە یەکەوە تا سێی ناوەندیەوە دوای ئەوە دوای ناوەندی دەستم کرد بە خۆم بە دوای کتێبەکان ئەگەڕم با بڵێن احتیماماتی من دابەش بوو بۆ دوو ڕێگا بۆ دوو ئاراستە یەکیشان بوونگەرایی بوون خوازیەکان و بە تایبەتی سارتەر زۆر حەزە کرد شتەکانی بخوێنمەوە و هەرچێکیشم دەستکەوت بوو دەربارەی سارتەر و کۆڵ و ڕۆسن من لە مەکتەبی منە هەبوو و خوێنیمەتەوە هەندێکی لی تێ ناگەشتم و جارێکی ترم خوێنەوە چونکە لە سەرەتای خوێندنەوە بوو ڕاستیەکەی و دوای ئەوە ئاراسەیەکی مارکسیزم وەرگرت بەڕاستی کتێبە با بڵێن ئەدەبیاتی مارکسی هەر لەو فترەیە چونشێ بەڕاستی من مجموعەیە برادرم هەبوو هەندێکیان زۆر خولیای مارکسیزم بوون کاریگەریشیان لەسەر حەزمان ناکرد من حەزم ناکرد زۆر بزان بەرەو بوونگەرای ڕم پیانۆتم تۆ بۆرجوازی تۆ زۆر تاگڕەویە و نازانچی و ئەم فەلسەفەیە کە توی خوێنیت بەڵام تەمان وانە بوو اینجا ناچار من ئەبوایە خۆمم زۆر بەهێز کردا لە ڕۆ معریفەکەوە لە بە کتێبەکانی مارکس و لینین و ئەوانە ئیتر ئەوانەشم هەمووی دەستکەوت و من خۆشبەختانە ماڵمان لە بەغا لە ناوەڕاستی کتێبخانەکانە بوو. اینجا چیرۆکی ناخۆش هەیە لە ژیانتا بۆی کە کتێبەکانە لە دەستیابێ؟ بێگومان چیرۆکی ناخۆش هەیە کتێبی دەگمەن کتێبی تایبەت کە لای خۆت هەبن؟ بەڵێ من ئەو کتێبانەی کە بە دڵ و بە ژیان بەڕاستی پێیان کردو و خوێنومەتەوە و شتم لەسەر نووسیوە و یعنی لە ناو کتێبەکانە و دیان قسومەتە ینی هێڵم خسۆتە ژێر دیێڕەکان
ڕاستیەکەی دائما من بەپەرۆشم بۆ ئەوی جارێکتر بگەڕێمەوە بۆ کتێبانە بەڕاستی لە کیسم چوە دوای ڕاپەڕین لەبەرەوەی من پێش ڕاپەڕین سێ فەردە بوو 4 فەردە بوو ئەزانام کتێبم خستە ژێر حەدیقەی ماڵی باوکم لە سلێمانی دوای ڕاپەڕین کە دەرمانکردنیە لە سەد تا هەفتای کرم تێیا بوو نیوەی کتێبەکان خورا بوو ئەو کتێبە هەرە دەگمەنە باشەکان بەڕاستی ئەوە یەکێکە لەوانە و وام لێها دوای ڕاپەڕین تۆزێ باری با بڵێن ئابووری کەس بوو قەت بیرشم ناکردەوە ڕۆژە ڕۆژان من کتێب بفرۆشم لەبەرێکی لەو بەڕێزانە وەحقایەکە دوور و درێژە ها بۆ ماڵەوە کام کتێبەی کە علاقە بوو لە بەشێک لە دڵ و ڕۆحم نییە هەڵی بژارد شتێکی یامێ لەسەر ئەو ئەساسە بەڵام ئەو کتێبانە ئێستاش چاوم لیانە کە کەی بگەڕێنەوە بۆ حیاتی ناگەڕێنەوە جا لە ژیانی دکتۆر یوسفا یەکێک لەو تایبەتمەندیانی کە هەیەی ناو و هەروەها بەرواری بەشێک لەو کەسانەی لە بیرە کە کتێبی پێبەخشیون جا وەزام یەکێک لە هاوڕێهێرە جێرینەکانی خۆی نزیکەی 50 ساڵ لەمەوبەر دوو کتێبی پێبەخشی و هێشتا ئێستاش کە باسیەکاتەوە لەگەڵ ئەو هاوڕێی ئەو بەخشینە چۆن بوو ئەو هاوڕێی کێ بوو بەناو بانگە ینی براکەی تەمان هەر بەناو بانگە هەموو کەسێکی ناسیە شاعرێکی زۆر زۆر فاتی کرد شەهید بوو برادرم بوو لە بەقایتر مستەمر پێکەوە بین براکەی ڕۆژێک هات وتی ئێوە کتێبە خوێندنەوە حەزم ئەو دوو کتێبت لایە وتم بەڵێ لامە دوو کتێبەکە وابزانم قسەت مەدینەتەین بووی چارلز دیکنس و لەگەڵ ئەین ئەڵڵاهی مەکسیم گۆرکی دوو کتێب ئەوەی ئەین ئەڵڵاهکە ئەوە هەر پەیدا ناکرا ئێستا وابزانم ئەگەڕێم بۆی نییە یعنی نازانم لەوانەیە هەبێ و من نەمدۆزیێتەوە پێش پار بوو لە سلێمانی لە یەکێک لە با بڵێن سمپۆزیەمەکان کە من پێشکەشمە کردو لەگەڵ مەجموعەیە کەسی سایکاتری و لەگەڵ دکتۆر ئازاد حەما بینیم ئەو بەڕێزەم بینیت دوای 50 ساڵ خۆی تۆزێک کوڕێکی باشە بەڵام تۆزێک تووڕێ پێم وتم تۆ فلان کەسی و من ناناسیتی دوای وتی تۆ ناسم وتم تا ئێستا دوو کتێبم لاتە وتی ئاخۆڕم بەسەر تۆ ئەوە لەبیر دەچۆتەوە وتی کتێبە کات چین وەڵا هەردوو کتێبەکەم پێوتە کتێب ئازاری چیە بەشێکە من دەروون خان کتێب بە کەلوپەلی مێشکە زانم کەلوپەلەکانی مێشک ئەو کەلوپەلانی کە لە سەری دانیش لە سەری ئەوی ئەیانگۆڕی چێژی لێوەرەگری نابێ لەو مێشکەتە ئەو کەلوپەلانە شتێکی نوقسان بێ لەبەرەوە من ناڵێم وەکو مناڵ و وەکو ئەولاموان نەخێر ئەوە وانە بەو شوێ بەڵام ئەڵێم بەشێکە لە مڵکداری و پێکاتی مێشی من ئەو کتێبانە خاستەنەوەی کە زۆربیان کە خوێنیمەتەوە کتێبی دکتۆر یوسفی لایەت کاتان لەکەین بۆی بێنە ئەوەشی نێنێتەوە گردنی ئازادی وەری دەگرێتەوە ڕاست دەبێ گومان وایە دکتۆر لەگەڵ کردنەوەی با بڵین بەشی دەروونزانی لە هەم زانکۆی سەلاحەدین و لە بەشێکی تر لە زانکۆکانی تری هەرێمی کوردستان کتێبی بەتایبەت دەروونزانی پێشکەش بە ئەو بەشانە کرد لە کتێبەکانی خۆت بڵێم ئەو کتێبانی کە خۆت نووسیوتن بەڵێ من لە ڕاستیە لە 92 هاتم بۆ هەولێر زانکۆی سەلاحەدین من پێشتر هەر ماستەرم هەبوو بەڵام لەبەر مەسەلەی سیاسی نەبووم بە مامۆستا دوای ڕاپەڕین کردیانە بە مامۆستا لێرە لە زانکۆی سەلاحەدین لە زانکۆی سەلاحەدین بەشی پەروەردە دەروونزانی داخرا بوو بەڵام ئێمە من و یەک دوو مامۆستای تر ڕاستیەکەی کردمانەوە و بەشە و تا ئێستاش بەردەوامە و لە ساڵی 2009 چوم لە کۆلێجی پەروەردە چوم بە کۆلێجی ئاداب لێەوە من بەشێکی دەروونزانی ڕوتیانی تەنها دەروونزانی کردەوە تا ئێستاش بەردەوامم لێیە زۆر باشە بەڵێ بەتەکیدی کتێبم داوە بە مەکتەبەکان ڕاستەکەی من کتێبەکانم زۆر نین بەڵام ئەوانەی کە چاپ ئەکرێن بەتەکید ئێم بە بەشەکان و هەندیە لە تەڵەبەکان ناڵێم هەمویان هەندێران بە دوایە ئەگەڕن ڕاستەکەی و لێمە پرسن ژە بڕاستی من ئەو کتێبانی کە تەبع کراون خۆم چەند وێنەیەکم هێدوتەوە من کتێبی نیژنیم یعنی تەنها کتێبتە من تەوزیعەکەم کتێب و شت لە ژیانمە نەمفرۆشم یەکێکە لەو کتێبانەی کە منهەجیە و لە ئێستاە لە نێو قۆناغی یەکەمی پەیمانگاکانە ئەمە بابەتێکی گرنگە چۆن وەسفی ئەم هاوڕێیانەتەکەی کە ساڵانێکی زۆر زۆرە لەگەڵ تۆیا ژیان بەڕێیەکەن هەم لە ماڵەکەیان لەگەڵت
مەبەستم لە کتێبە هەرێ دێرینەکانتە و هەر کاتێک کە سەیری شیانەکەی شتێکی کۆن یاخۆت چیان پێڵێ جوانن خۆشن بەسوودن سوپاسیانەکەم کە وایان کردووە ڕۆژێ لە ڕۆژان نییە حەز بە بێزاری نەکەم. دکتۆر گیان زۆر سوپاس بۆم دەرفەتام بۆ هیوایم کە خامەت هەر جوان بێت و هەمیشە بتوانیت کە نووسینی باشتر و لە بواری دەروونزانیشا بە تایبەت بتوانین کە ئێمە هەمیشە سوود لە بەڕێستان وەربگرین و کتێبخانەکەش هەمیشە هەر ئاوا جوان و پڕ کتێب بێت. سوپاسانەکەم و بەخێرهاتنتانەکەم ئەمەیە لە کۆتایی ئەم بەرنامەیە بەڕاستی ئەمە بڵێم کتێب خوێندنەوە بەڕاستی مرۆڤ دروستەکە کۆمەلگایەکی پێشکەوتوو دروستەکە کەلچەرێکی باش دروستەکە کولتورێکی باش دروستەکە لەبەرەوە ئەبێ ئێمە هەمیشە هەوڵ بین بۆ ئەوەی زیاتر معریفە پێیاکەین و تەنها زۆر کەس هەیە ببورن دەڵێن خۆش بە کتێب خوێندنەوە نییە ئەی بە چییە پێم بڵێ کتێب خوێندنەوە ڕاستەکە هەیە زۆر کتێبی خوێنێتەوە بەڵام ئیسفادەی لێ نەکردووە کتێب خوێندنەوە بەرهەمەکەی نواندنە لە ڕەفتارتە لە ئەخلاقتە لە پەیوەندیەکانتە ئەگەر جوانت نواند کەواتە لێی تێگەشت و ئیستیعابت کردووە و جوانیش یعنی وەکو تیشکێک وایە بڵاویەکەیتەوە بەسەر خەڵقا. سوپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر یوسف حەمەساڵح کە لە بەشەی پەرست لەگەڵمان بووی و سوپاس بۆ میوانداریەکەت. سوپاس بە ئێوەش بەخێر بێن سەر چاو.